سەلەفیەت دینێکی تازەیە یا مەذهبی پێشینانە وەکخوانەڵێن سەلەفیەت و ئاشتی کۆمەڵایەتی چ پەیوەندێکیان هەیە ئەی سەلەفیەت و هەندێک لە کردەکانی داعش ئایا دوو ڕووی یەک دراونین بینەرمان بن. سەلەفیەت واتە گەڕانەوە بۆ پێشینیانی سەرەتای ئیسلام و ئەم ڕێبازە جەخت دەکاتەوە کە سەرەتاکانی ئیسلام و شێوازی دینداری و خواپەرستی و ژیانیان مۆدێلێکی نەگەوڕە و دەبێ لاسایی بکرێتەوە. هەروەها وا باسی خۆیان دەکەن کەوان هەڵگری ڕاستەقینەی پەیامی ئیسلامن و غەیری ئەوان لە ئیسلام دوور کەوتونەتەوە و ئەرکی ئەوانیش ئەوەیە خەڵک بگەڕێنەوە سەر ڕاستەڕێی ئیسلام. سەلەفیەتی زانستی یا مەدخەلی وەک لە ئێستادا ناوی دەبرێت دەیانەوێت لە ڕێگەی ئامۆژگاری و بانگەوازەوە بەڕای خۆیان خەڵک بخەنە سەر ڕاستەڕێگەی ئیسلام. ئەمە لە کاتێکدایە کە سەلەفیەتی جیهادی کە داعش دوا دەرکەوتەیەتی دەیەوێت لە ڕێگەی چەک و هێز و دەسەڵاتەوە ئەم کارە بکات. سەلەفیەتی مەدخەلی بەوە تاوانبار دەکرێت کە هەمیشە پیاوی دەسەڵاتن و ڕێگە دەگرن لەوەی خەڵک دژی دەسەڵاتی ملهوڕ و گەندەڵ ناڕزایەتی دەرببڕێت یان شۆڕش بکات. ئەوان هەر ناڕزایی و شۆڕشێک بە ئاژاوە و کاری تێکدەرانە ناو دەبن و داوا دەکەن خەڵک گوێڕایەڵی دەسەڵاتی سیاسی بێت هەرچەند دەستەم کاریش بێت. لەلایەکی ترەوە ئیسلامیەکانی تر وەک ئیخوانی و جیهادیەکان سەلەفیەکان بەوە تۆمەتبار دەکەن کە ئەوان دەرباری دەسەڵاتی سیاسین و ئاینیان لە حقیقەتی خۆی دوور خستۆتەوە کە بریتیە لە بەدیهێنانی دادپەروەری و یەکسانی. هەندێک لایەنی ترپیان وایە سەلەفیەتی مەدخەلی لە هەر وڵاتێکدا وەک پشتێنەیەکی ئەمنی بۆ شانشینی سعودیە بەکاردەهێنرێت. سەلەفیەکانی کوردستانیش لە ئێستادا گەشە سەنێکی بەرچاوێن بە خۆیانەوە بینیوە بە تایبەتی دوایەوەی ئیسلامی سیاسی شکستی زیاتری تۆمار کرد. سەلەفیەکانی کوردستان چی دەکەن و ئامانجیان چییە و دەیانەوێت کۆمەلگا بەرەو کوێ برن. هەندێک توێژەر پێیان وایە سەلەفیەت ڕووی دووەمی تعلیبی کوردستانە چونکە ئاین وەک ڕۆحی کوردەواری زیندوو ناکەنەوە بەڵکو ئاین وەک ڕۆحی بیابان و مێژوو دەهێننەوە ناو کۆمەلگای کوردەواری. سڵاو مامۆستا. سەلەفیەت کەلیمەیە کە ئەوانە بەکار هاتووە تقریبا تعریفی ناوێ بەس لەسەر چ ئوسوڵێک ئێوە ئەڵێن ئێمە سەلەفین یانی ئەخۆ هەر وەکو تەگوتی بێت ئەم هەبزانین کە سەلەف کێرەوە کەلیمەت سەلەف ئەوە فەرموودە پێغەمبەری هاتی صلی الله عليه وسلم وەختێت بشتە فاتیمۆیە ونعم السلف أنا لك بەس ئەوە سەلەفیەت سەر چ بنەمەوە هاتە دۆنۆن و هەویە هەم ئیسلامۆ ئەو وەختێ پێغەمبەری صلی الله عليه وسلم و صحابەت پێغەمبەری سەری يعني سەلەفیەت الوێری هاتی عقیدە ڕۆست بس تركيزه ما سر توحيدية اتباع السنة نبذ الشرك والبدعة بوشي تركيزه ما مثلا سر توحيدية أو عقيدية أو چونكو عمل قبيل نوبة إلا شرط نبن أو شروطكش التوحيد بو بس توحيد مثلا بو بخستي توحيد ما قلتي أبا تركيز نبذ توحيد سردمي أول نما أو بتبرستيها بيا أشتك هيا يعني نواقض الإسلام هيا مثلا الشرك هيا بدعة هيا مثلا هتقولوا كاش هيا مثلا هي دي جوز كتا غير خد تعالى هي دي جوز بتشتخب غير خد تعالى جرم كتن وعملش ما قوتي قبل نوبتن هكرهوت الشرك تدوبتن ولو اشركوا لحبط عنهم ما كانوا عم بل هن تركيزهم ما سرفيا اجوا نبس افيا مثلا نقطه دي كتركيزهم ما صار تمسكا بالكتاب والسنه دي شنو قرآن والسنه وبيغمبري دو انسان سر دونه چيتن تركيزهم ما سر خرفبونه الاجتماع انسان يكبتن تعصب نبيتن تحزب نبيتن مثلا طاعة ولي الأمر إنسان قوي خبدة مزنخو تشتي شرعي دو فوضات نبيتن تحزب نبيتن يعني بو تحزب نبي يعني دولة شون برا بارتي نبيت وياكيتي نبي بله تحزب مشكلة هندي تحزبة قناعات موية دجمنوتي زورت بيتن بورشا يشيد بيتن دجمنوتي زورت بيتن تفرقة زورت بيتن مقصدهم أفيا يعني إنسان ديف قرآن والسنة وبيغمبري بشيء عليه الصلاة والسلام. ما مست أساس بلين سلفي تأخذ بسلفي أزاني وأم قصاناك قبولة بس داعش شوي بسلفي أزاني قاعدة شوي بسلفي أزاني يعني بوشي أو سلفي نبي بوشي تو سلفي بي فرق شيء لبيني تو فرق ما بينه ما بينه داعش راستيها كان بين سحكيني إنسان يمنصف بيتن ودائما حقته بيشتن اف كسيتكو اف دعايات جيرن كعلى اساس داعش يون سلفي اكو داعش ويا يا اما هندكن دجمنة اسلامتينا منبور داعش على من سلفين خوي عليه من نعلم يعني اما بالهو وبلتن ما هكا السلفي درستينا بيتن انو كده مش بتبوشي يعني عندك تشك ماجوري بدمن نسبت او كسي اول جرفو دعايات جيريتن يا اما دجمنة اسلامتينا
شو كرزان سلفيات او دين حق او دين پیغمبر صلى الله عليه وسلم حسنا كان حقي سركبيتن يا اما هندك مثلا قبورين يا تشتهي طوفانا دليل نشينا ما دي بهتون كيرن هكا ام بين سحكيني بوشكي وقت اولي داعش هاتي كيبون برانبر في فكري راستون هر سلفي بون هكا بتبيجم داعش خوي الله من سلفي ادعاء سلفيتك والله من ببي قران سنه معاملاكم دجي شركم دجي بدعم ببي قران وسنه معاملاكم او الى قران وسنه لابا لقردني ده سلطان بويه بلا مقصده من افي بالهوا بيشتن او بالهوا بيشتن سلفيات ودين اسلامي اللي بريئه شكو ابيا اويا يعني افتش داعش تكتن او دين پیغمبر صلى الله عليه وسلم بيودي كدين اسلامي دين رحمه بس حجيه برين وانيه يعني اولا مثلا پیغمبر صلى الله عليه وسلم سري خلشي بري ولا سر شت لسر تاوان رجمي زاني كردوه قطع يدي سارقي كردوه قتل كعب كوري اشرفي كردوه لسروي كقصي كردوه فلاني من جوام كردوه لو زياترشم كردوه يعني حديث اورانيين بو انتو كبيغمبر صلى الله عليه وسلم شايو هالكولي ونودس زاني ابخو دائما ابتيتن تيك هلو حقيقة الباطل يتكتن تيك هلو باطل قال حقي مثلا أبخو هكا أنبين سحكيني أو داعش كتن نا منهج پیغمبر صلى الله عليه وسلم نا جهاد پیغمبر صلى الله عليه وسلم يعني هكا تبي سحكي مثلا حاليا نسبة سلفي ما بيجني عالمي يقول خدنا مزنة خود تشتي شرعي دا نو بيتن فوضو چكن نو بيت تخريبي چكن كشتن باقوندن باشه اوكيرت اسلامتي ده هوت يكو انسان چيد خو باقيتنو عالمك بريء بكو جيتنو عالمي خورتيب كتاب الصرمانو اب خود دين اسلامي حق او نهوتيا و سلفيات يول في داعش كتن يو بريئه چونكو دين سلفي دين رحميه پیغمبر ما صلى الله عليه وسلم پیغمبر رحميه وما أرسلناك إلا رحمة للعالمين وما بشكل مجرد ده من حتى ما أم تشوينا باروكة شري ما تقولها بيش مرجو دفاع كان هنجل سر حقيقي وأبد جهاد الدفعة وحتى هندك بيش مرجو قلت ما قلت شطف أبشين بكو جين يتبيجن لا إله إلا الله يشهدتني الله أكبر ما قلت بلا هوا بيجن او خوارجن تكفيرين ام يدفاع او تنظيم كان ام يدفاع الخود كاين ابد جهاد وام جهاد زانين وام ديني زانين وهكر بيويسيش بو ام ديتشين دفاع كاين حتى وقت كي مشكلات شي وحتى عالم فكر بو قالك برافيتن حتى المولد خو الخطبه ما بحس كر كافا كداعش تكفيرين واسلامتي اللي بريئه وما قلت عالمش خراجرن وهكر بيويسيش بو ام خر فكرو ديتشين دفاع الخوكاين وام سر حقيقي وان كان بين كشتنيش ام شهيدين وما قلت خراجرنيش خد تعالى دشكيتن چونكو وريث الظلمه يكرتا فعلا ايش خد تعالى شكوندن هر وكو ما قلتي باش ما برز بس السلفيات بشويك كيك الديني حقا بالي وين باشا يا اخر خو لصتا يجي امتي محمد سلفينيه اي انا ترى ديني حقا يعني مقصد ما او نيكو مثلا الا او السلفيين بيتن مثلا دون نوعه يا اما نوعك مثلا سلفينيه بس اوش بصرمان او ايمان دارو افا ام دوتنين براي ما كيف بيتيتنو هندك توانت هين هندك غلطيت هين ام دي باسلوبك الجوان بحكمه ورحمه نصيحات كاين دي بري دين الريكوروست دو كيف خوش بالدنيا وقيامتك شنكو خد تعالى قلت يا ما ادعو الى سبيل ربك بالحكمه والموعظه الحسنه يعني ام نودني كنت بيجي ابا مربك مثلا يخرب مثلا كتو من لسر ديني حقني يعني بابلين من لسر ديني حقني بون منا ابن تيميه على او كسيك دني برسكاتو لن يرجع كجري او كسيك بمشي ويك بيستمر لابن تيميه ولا اوانيتر خو ايش بحث او قتلاك كداعش كردوتي يا ما تشون بزين كتو تويتي سلفي وكو داعش نابي لو حاله ثانيه بابلين خدي مو انسان دائما سكت تجربه ابا چند سال سلفيات قال بصرمان دو تكفيره كسي نكري يعني بالكم ما ديور كري خطر تكفير يوم صوفيا كان تكفير ناكن اما ظنيتش يا تكفير ضوابط خويتن هذا غير موضوع ضوابط خويت هاين موانع خويت هاين دبي بيت ديور كران ايش هم كفرنيه كفر كشكوا هاي كفر ما ظنوا هاي افنيه بالي يعني ما بس اما تو بيتوا كتول سرديني حقي يعني باشا اخر كديني شي حق خبو نا حقش برامبر باطل برامبر يعني برامبر بحق باطل هي نا بس ما ظنيتش بيجين ايمات بيجين او كسي ديف اركانه اسلام بتشيت ديف اركانه ايمان بتشيت ها تطبيق بكتن يعني امد دوني بلي امد دوني سلفيه
بس شيء مثلا هكا هندك تشتي نكتن اما دو بيجين ابي توانتين بس ام الدائره الاسلاميه نو بين دري ابي هندك توانتين اسلوبك جوان وبرحمه وحكمه دي نصيحات كاين بري ودينا ريكوروست دو كيف خوش بالدنيا وقيامتها ما مستبا بسارك بشوي ترب كمان يو اتاني تشي لخلق كان يعني مثلا السلفي بلين اخواني الله من ما خلافتي اسلامي بجرمو داعش من خلافه جرمو تو اتي تشي بكت يعني هدف الشيء ودي اول جور مدفيتن عالم درستي بزونيتن بوشي هوت يا خلقيات كرن واويا مصري ودي شطوف بيتن واويا دي برف كنت دي برف كيف باين اوما افيا خير الدنيا والاخره الدنيا كإنسان درستي عبادتك خدي بكاتن وعبادتك قبيل أبدي كيف خوش بالدنيا والقيامات إيش خدي تعالى دي بيسافر فلوس كتبها تبحشت پەیوەندی چییە لە نێوان سەلەفیەت و ئاشتی کۆمەڵایەتی و پێکەوە ژیاندا؟ ئایا ڕێبازێک کە خۆی بە خاوەن حەق و ڕاستی ڕها بزانێت و ئەوانی تر وەک گوناهبار و گومڕا سیر بکات دەتوانێت لە سەردەمی فرەی و بیرروبۆچوونی جیاوازدا ماف بە خەڵکانی تر بدات؟ پەیوەندی نێوان سەلەفیەت و داعش وەک دوا دەرکەوتەی ئاینداری توندڕەوی چییە؟ لە ناحیەی ئیجتیماعی و تۆ پێت وایە سەلەفیەت یا ئیسلامی بەگشتی ئەوانەی کە هەر کەسێ و کوشێوەش لە گروپ قساکەن ئەتوانن ببنە فاکتەرێک عاملێک بۆ سلمی ئیجتیماعی یا ئەسڵەن تەفتیتی مجتەمع دروستە بێ بەهۆی ئەم تایفەگەریەوە با بڵێن ئەگەر ڕاست بێ بڕاستی هەبوونە گروپە لە نافەر کومەلگایەکی هەبوونەکە ساخلەمە نیشانە هەبوونە ئازادیە سیاسی یا دینی بەڵێ هەر گروپێک بیت لە چ دنیای چ دەولەت نینە و گروپ تێدا نەبن چ گروپێت سیاسی چ گروپێت دینی بن چ هەر گروپێک بیت بەس لێرە مەرجێکی هەیە بوو هەبوونە گروپی گروپ وێ ڕاستیە پاوان نەکات ینی ڕاستی پاوان نەکات احتیکار نەکات بۆ نمونە نەبیژیت ڕاستی هەموو یا لالی من هەیە ئەزمیە ڕاست و یدی هەمووت خەلەتن دەبیت هەموو دوی من بێن ئەوە لێرە دەبیتە ئەگەر و تند و تیژی لێ دروست بیت هەرچەندە ما ئەف قۆناغێت لێدانە سلمە ئیجتیماعی یان ئاشتی کومەڵاتی مە بەرینوکە دەبێژین جڤاکی کوردستانیدا هەر سێ ئاین هەبوون جوولەکە و مەسیحی و بسڵمان و یێزدی بەلێ هەر ئەvە چەند ساڵن یعنی بوو 50 ساڵە جار بجار ئەمێت بینین ئەف سلمە ئیجتیماعیە تێتە لێدان ڕێکا گروپێت ئاینی تعددی ئەطیافی بەڵێ تعددی ئەطیافی ئیجتیماعیە تێتە لێدان بۆ نمونە ئەگەر نمونەکی بچیک بینین ئەڤال شنگال چێ بووی بلایەن داعشێڤە کەچەوە ئەو سلمە ئیجتیماعی تێکدا ئەو پێکڤەژیانە ئێزدی و بەسەڵمانە چیای شنگالێ بوو مێژوویەک ناف vê menteqêda vê menteqê ca ez bînim ku selefiyetîş eger hatû daxwaza wê çendî biket ku ew helgira rastiyê ye ev dibîte egere ku bîte gefel ser aşçe komelatî eger bêt û ew temamkerê rastiyê bît gel grupên dî ev dibîte keyzeka tundurist ئەڵێن ئێمە لەسەر دینی حەقین دینی حەق لای ئێمەیە ئەمانەیە خەڵک فێری ئەم دینە بێ کەواتە کە تۆ لەسەر دینی حەقبی ئەوەی تر لەسەر باتڵە خۆ ئەوە ئاشکرایە وە نییە ئەوە خەتەر نیە لەسەر ئەوە خەتەرە ئەوە خەتەرە سەرەکیە دەما تو دبێژی ئەزل سەڕاستی ئەوێ دیت خەلەتن دەبێت ئەو غەڵەتکارێک مامەڵە لەگەڵ ئەویترەکە بالضبط دەبێت ئەو وها فکر بکەن و ئەو هەلگرێت هەندێک ڕاستیێنە و ئەوێ دیش هەلگرێت هەندێک ڕاستیێنە هەموو پێک بە دڕاستێکە درست چێبێت توانێت هەموو گروپێکی دینی با بڵین احتیکاری حقیقەتەکە بۆ خۆی خۆ هەر سەلەفی وانێ یخوانچی وایە لاانێ سۆفی وا بێ سۆفیەکان لە بینی خۆیانە مەسەرەن نەقش بەندی خۆی بە حەقەیەک بزانێ ئەوی تر مەسەن قادری بە باتڵ پێتوانی ڕاستە ئەگەر بزڕینە مەسەلەکە هەزری یا بۆ هەر هزرەکێ دەما ئەلدایک تبیت ئۆتۆماتیکیان ئەو داخوازەوەی چەندێت کرد و ئەوێ بەختەوەریە مرۆڤیا تێدا هەر هزرەکە بیت هەزرەکە ئاینی بیت یان هەزرەکە نەئاینی بیت
او تیارتون دما او بیروکت بیت ایدولوژیا که بو ایدولوژیا دیگه تا حالت اکید بجنه دوگما حالت دوگما که جمود عقایدی که بیت حالت جمود عقایدی هنگی او باوری کسی ناکد بس باوری پزرا خود کرد الهنگی بیت مترسیل سر مروفی نمونه زورن بو نمونه اف داعش ایکشوان بو که گشنا داعش هر تجليات سلفية نية ما مصر يعني يجيكني لتجليات السلفية وإسلامي السياسي تزاوج السلفية وإسلامي سياسي بو معنى نابت التجليوه قناغ باش پیشتر الوه يعني بوست سلفية ممكنة سلفيات يان ايكي سلفي القناغ جيان اخو بقت وي مرحلة كبقت بيجد گورین یان پسند کرنا فکر دبیت بهز بید هنگی اول دبیتا ما ترسیل سر جواك ما بلين رأيك هيك الله سلفيتي مدخلي أو سلفيتي علمي أما بيالين سلفيتي مدخلي بقشتي بجورك لجوركان سلفكي سويتشكي لمملكة عربية سعودية بيان اكو حزامتي امني بالدوري السعوديه خويا كاري بيكن بون من ابنين لمصر سلفي كان ابن حزب لكاتك حزب بيوسا بويد جا اخوان راوسته ليبيا ابيت تشكدار لقال خليفه حفتره چونك ليبيا السعوديه اوي بيوسا لرا ديدنا من خالق زورا گرنگ هي اف ململانا ايران السعوديه بیت اگر کو او حزام جنابته اشارت بدای سعودیه درست کرد ایرانش حزام امنی خویه ایرانش حزام خوی امنی هی چونکه الصراع وان نه صراع که سیاسیه نه صراع که اقتصادیه صراع که دیتنامن صراع که هزری ایدئولوژیه اگر بیتو برخوکینا اسلام سعودی سر سه ام بجینه بنمایت سرکی یان ستینن دامزرینر خدا و قرآن و پیغمبر محمد اوه دبنا سه رگاز کو اوه هر سیگت پیروزن نابید هیچ شوی که نزیک بید انسان اوه قابلی مناقشه نینه او حزام سعودی دانایی که سلفیه مدخلیه بو پاراستنا وان سه رگزا هر وها ایران یا محاربه و سه رگزات کرد بو چسباندنا ایدولوژیا خو طبعا بس دواجر ام صراع ایدولوژیا بو مصلحتی سیاسی و اقتصادی نیه اكيد هر صراع سياسي هر صراع اقتصادي دبيت هندك بيرورايت هزريل بجبن داكو بيتا قبول كرن لاي خلكيفا بونمونا دما امريكا هاتيه ايرا هاتيه روشالاتاناوين امريكا بچه هات بيكم جار هزري خو هات ديمقراطية ما في مروف يعني بتوا سلفتيش ياخذ السعوديه بهمان شو سلفت بكار يعني ما بس السياسي يعني خوي بلين هيمنتي ياخذ حزام امنيه بالتاكيد السعوديه خد بينت عرض وحيه جي هردو مقدسه مكه ومدينه عربا هلجرت نما خدينا خو بيروز دبينن اكيد وانش وان او دیدو بو چونت هی که پاراستنا خو د آبوریه که بتوند سیاست که فرلایان ده هنه پاراستن بۆچی هەمیشە سەلەفیەکان وەک داکۆکیکار لە دەسەڵاتی سیاسی و حکوومەتە ستەمکارەکان لە قەڵەم دەدرێن سەرچاوەی دارایی و فکریەکانی ئەم ڕەوتە بنچینەکانی ئیسلامە یان حکوومەت و دەوڵەتە ئاینیەکانی ناوچەکە کە لە ڕێگەی و پارە و بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیای توندڕەوی دەیانەوێت ڕێگە لە چاکسازی بگرن و درێژە بە تەمەنی خۆیان بدەن. سەلەفیەت لە کوردستانە لەم چەند ساڵەی دوایە زیاتر تەتەوڕەکە یاخود با بڵین تەتەوری کەمی بەمانایەوە کەس لە ڕووی ئوفوقیەوە زیاوێ تۆ پێ گەشەکردنی سەلەفیەت بە معنای ئوفوقی هۆکاری چی بێت یانی
جاري بيتوها كشاكات والله سەلەفیەت لە ساڵانی دواییدا گەشەیەکی بەرچاوی کرد بە تایبەت لەو وڵاتانەی کە عەقلیەتێکی سادە تێیدا زاڵ بووە ئەوەشی ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک هۆکاری سەرەکیان ئەوەیە کە وڵاتێکی گەورە با بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پشتی ئەو سەلەفیەتەوەیە کە با بڵێن بڵاو بووە ئەویش سەلەفیەتی مەدخەلیزمە کە پێڵن سەلەفیەتی مەدخەلیزم لەبەرەوەی ئەو نمونە دینداریەی سەلەفیەتی مەدخەلیزم پێشکەشێکە لە خزمەتی ئەو دەسەڵاتانەیە و ئەبێتە پاڵپشتێکی دینی بۆ قایمکردنی دەسەڵات و کورسیان بەش تۆ پێتوانێ خۆی هەڵبەتە ئەم سەلەفی بەم معنای خۆی باسی ئەەکەی جۆرێک لە حەقیقەت یا جۆرێک لە جەزابیەت جۆرێک لە سەرنجڕاکێشتیە بۆ تاکی دیندار کە حەسکە بە دەوری ئەو جۆرە دینداریە بسوورەتەوە تر ئێمە بۆ تاوان مەسەڵەن حکوومەتێک سعودیەت تاوان بارکەین بەوە خۆشی گوتاری سەلەفیەت وەکو فەرمووت سەرنجڕاکێشێکی تێدا بۆ کەسێک کە ئەوێ لە دیندارێکی تەقلیدیەوە ببێتە دیندارێکی زیاتر لە خەڵک ئیتر خۆشی بیرکردنەوەی سادەیە لەبارەی ئیسلامەوە لەبارەی ئاینەوە یەکسەر تووشی سەلەفیەت ئەبێ اینجا هۆکارێکی تریش هەیە کە خەڵک خۆی ئەداتە لای سەلەفیەت ئەویش ئەوەیە کە دینداری سەلەفیەت بێکێشەیە لەگەڵ دەسەڵات بمبورە لەم خاڵە قسەت لەسەرکەم بێکێشەیە لای دەسەڵات لە غیری سەلەفیەت دینداری سەلەفیەت دینداری داعشیزممان هەیە یان تۆ داعش پێ باشترە سەلەفیەتی مەدخەلی یانی لا ئێمە ڕکابەری ڕاستەقینەی سەلەفیەکان لە وڵاتی خۆمان لە زۆربەی وڵاتەکانی تریش ئیسلامیەکانن دینداری ئیسلامیەکان ئیسلامیەکانی پێ باشترە سەلەفیەکە لەم ناحیە ئێمە ناچار نین لە نێوان ئەو دوانەدایەکیان هەڵبژێرین ئەتوانین تەرحی سێم بکەین و ئاراستەی سێم تەرحکەین بەڵام مەبەستم ئەوەیە ڕکابەری ڕاستەقینەی سەلەفیەکان ئیسلامیەکان ئەوانیش هەمیشە پێکدادانیان هەیە لەگەڵ دەسەڵات و ئەبێ قوربانی زۆر بدا بەڵام سەلەفی قوربانی نادا دیندارێکی پێتوانێت سەلەفی بەو معنە لە عەقیدەی ئەهلی سوننە و جەماعەوە نزیکترە چونکە ئەهلی سوننە و جەماعە ئەڵێن نابێت دژی سوڵتە ڕاوەستی مەگەر کافر بێت ئەم ئیسلامانەش نەئەوێرن سوڵتە تەکفیرکەن بەرامبەریشی ڕاوەستیانی قسەکە لەسەر ئەوەیە ئایا هەر بەڕاستی عەقیدەی ئەهلی سوننە و جەماعە وایە بەڵێ وایە کە نابێت دژی دەسەڵات ڕاوەستی ئەو ئەلثابت لە ئەهلی سوننە و جەماعە ئەوەیە بەڵێ خۆی ئەمە قسەی لەسرە زیاتر کە سەلەفیەت مامەڵەیەکی ئینتقائیانەی کردووە لەگەڵ هەم مەزهەبی ئەهلی سوننە و جەماعە و هەم لەگەڵ ئەوەشی کە پێیان دەڵێن پێشینی ئوممەت چونکە هەمویان وانین بمبورەوان نییە ینی پێشین بڵین لە قەرنی دووەمەوە تا ئەمڕۆ ئەهلی سوننە لەسەر ئەوەن کە حاکم مسلمان بوو ئەگەر زاڵمیش بوو نابێ خروجی لەسەر بەڵام ئێمە دەقمان هەیە والذینە ئیدا ئەصابەهم البەغی هم ينتصرون ئەلبەتە عولەما لە ئێمە زیرەکتر بوون لە تەفسیری ئەوەیە ئێمە ئەو قسەمان هەیە لە پاڵ ئەو قسانەی کە ئەڵێ ئەبێ ئیتاعی وەلی ئەمر بکەین ئەو قسێشمان هەیە کە دەڵێ باشترین جیهاد ئەوەیە قسەی حەق بکەی لە ڕووی دەسەڵاتی ئیسلامکار قسەی شخصێک قالە سێڵی اتقی الله هەیە سەلەفیەت خەتەر بێ لەسەر کوردستان بە چ معنایەک ینی بەڵێ بە چ معنایەک سەلەفیەت بەو مانایە مەترسیدارە هزری سەلەفیەت مەترسیدارە چونکە سەلەفیەت هەمیشە لەسەر ئەوە وەستاوە بە چاویلکەی ڕابردوو سەیری ئێستا دەکات بە شێوازێکی تر با بڵێن بە ڕابردووکردنی ئێستا هەمیشە لە مێژوو ئەمێننەوە وابەستەی ڕابردوویە کە 1000 ساڵ زیاتری بەسەردا تێپەڕیوە ئەمە زۆر کێشەی دروست کردووە خۆی دین هەروان نییە یعنی من بڵێم چی کابرای سەلەفی بڵێ دین گەڕانەوەی بۆ ئەو کاتە نەخێر دین ئەبێ ئێمە ئەوان شیعارێکیان هەیە هەمیشە کە پرسیان لێ ئەەکەی ئەڵێن الکتاب والسنة بفهم سلف الأمة کتاب و سنت بە تێگەیشتنی پێشینی ئومەت بەڵام ڕاستتر ئەوەیە بڵێن الکتاب والسنة بفهم عصر الأمة ئێمە دەقمان هەیە دەقی دینیمان هەیە وا دروستە ئێمە مامەڵە بە پێی هەلومەرجی خۆمان بە پێی سەردەم مامەڵە لەگەڵ ئەو دەقانە بکەین کە ئەمە منهەجی پێشینیشە پێشینی شویان کردووە بۆ نمونە ئیمام عومەر لای داوە لە دەقی قورئان لای داوە لە سنەتی پێغەمبەر ئەگەر نمونەت بۆ بێنمەوە کاتێک کە مسلمانان خەیبەریان فەتح کرد پێغەمبەر ئەرزەکەی زەویەکانی دابش کرد بەسەر مجاهیدان کاتێک کە عێراق فەتح کرا لە سەردەمی ئیمام عومەر وتیان هەمان شتەکەین کە پێغەمبەر کردوێتی ئەو ئەرزە ئەبێ دابش کرێ بەسەر خۆماندا بەڵام ئیمام عومەر وتی نەخێر دابشی ناکەین
تەنانەت کۆمەڵێکی زۆر سەحابە ناڕازی بوون حتا ئیمام عومەر ئەیوت اللهم ئەکفینی بیلالا و ئەصحابه خوایە بیلالم لە کۆڵ کەیتەوە چونکە مصر بوون ئەوەنە لە ئەخیرە ئیمام عومەر بۆچوونەکەی جێگیر کرا و جێبەجێش کرا کە ئەمە لادان بوو لە سنەتێکی پێغەمبەر. باشە با من دێمە سەر بابەتیش ترکا کە مامۆستا سەلەفیەکان زۆر جار وا سێرەکرن کە حیزامێکی ئەمنین بۆ سعودیا مەسەلەن لە زۆر وڵاتە وا دەرەکەوێت تۆ پێت وایە سەلەفیەت ئەوەنە ڕەبتێکی ئۆرگانیکی هەبێ بە حکوومەتی سعودیەوە یا هەر شتێکی معرفیە سەلەفیەت لە سعودیە وایە و خەڵکی ترش بۆ خۆی سەلەفیە عێلاقەی پێوە نییە پەیوەندێکە ڕەنگە ئۆرگانی تایبەت نەبێ بەڵام پەیوەندێکە فکریە زیاتر و پەیوەندی ناڕاستە و خۆیە و من بە دووری نبینم لە ڕێگەی دەسەڵاتە مەحەلیەکانیشەوە سعودی هاوکاریان بکە وەکو جۆرێک لە ڕێکەوتن هەبێت لە نێوان دەسەڵاتی مەحەلی وڵاتەکان لەگەڵ سعودیە کە ئەمانە نابێ ئەزیەت بدرێن نابێ ڕێگان لێ بگیرێت چونکە لە بەرژەوەندی هەردوو لادایە هەم لە بەرژەوەندی سعودیەدایە کە ئەو دەسەڵاتە مەحەلیانە بمێننەوە بۆ هەر هەمویان باشترش بۆ نائیستیقراری دروست نەبێت لە منتیقەکە ئەمە بۆ سعودیە باشە بۆ دەسەڵاتە خۆجەیەکانیش باشە کە هەمیشە سەلەفیەکان گوتاری سەلەفیەکان پاڵپشتێکی دینیە بۆ دەسەڵاتە خۆجە. سەرەڕای ئەوەی سەلەفیەت بانگەشەی ئەوە دەکات کە خۆی ڕێبازی ڕاست و دروستی ئیسلامە بەڵام ئەوانیش لە ناو خۆیاندا دابەش دەبنەوە بەسەر ڕەوت و ئاراستەی جیاوازتر و لەم نێوەندەشدا سەلەفیەتی مەدخەلی وەک تەوژمێکی دیار لەلایەکەوە بەوە تۆمەتبار دەکرێت کە پارێزەری دەسەڵات و حکوومەتەکانە و لەلایەکی تریشەوە سەرچاوی سەرەکی بەرهەمێنانی تونڕەویە کە ناتوانێت شتێکی زیاتر لە پێشوو خۆی بخاتە سەر ژیان لە سەردەمێکی ئاڵۆزدا.